لە بەردەوامی کاروانە خێرخوازیەکانی دا و مامەبەستی کەمکردنەوەی بارگرانی سەرشانی خێزانەکەم دەرامەتەکان نووسینگەی چەمسەماڵی دەستگای خێرخوازی بەخشین پرۆژەیەکی دیکەی گەورەی گەیاندەجێی خۆی ئەم جارە هاوکارەکان هەمە جۆر بوون زیاتر لە 180 خێزانی هەژار خاوەن پێداویستی تایبەت و منداڵانی بێباوک لێ سودمەند بوون. دیارەمەوەکو نووسینگەی چەمشەماڵ دەستگای خێرخوازی بەخشین لە درێژەی پرۆژە و کار و چالەکیەکانمانە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە و بەخصوصەن لەم ڕۆژە مبارەکەیە کەوا 22 ڕەمەزانە و ڕۆژانی قەدرە ئەمڕۆ پێنجەمین پرۆژەمان بە پایان گەیان کە دابەشکردنی 182 سەبەتە خۆراک و لەگەڵ 182 جێی گۆشت سوور و لەگەڵ ئەوەیشە کە لەلایەن خێرخوازیەکە خوای گەورە بەرەکەت کاتە ماڵ و حاڵێ بە مادیەن هاوکاریانەکە. ئێمە داواکارین لە خوای گەورە خێر و بەرەکەت بڕژێنە بەسەر خێرخوازانە و داواکارین حاڵ و ماڵی ئەم فەقیر و هەژارانش پڕکە لە ماڵ و لە سەروەت بۆی ئەوان ببەخشن بە ئێمە هەر چاوەڕوانی بەخشینی خەڵک نەکەن ئەوان ببن بە بەخشندە لەمە بەدەوە. دەستگای خێرخوازی بەخشین جیاواز لە ساڵانی پێش و دوای بە ئەندامبوونی لە ڕیزی ڕێکخراو مەدەنیەکانی جیهانی ئیسلامی ئێستا بۆتە پردێکی پەڕینەوەی دەستی هاوکاری لە نێوان خێرخوازانی جیهان و هەژارانی کوردستان. سوپاس بۆ خی پەروەردگار کە سەرقاڵین بەکاری خێرەوە الحەمدولیلا و سوپاس بۆ خێرخوازان کە هاوکارمانن بێگومان دەستگای خێرخوازی بەخشین بەبێ خێرخوازان هیچیان پێ ناکرێت و سوپاس بۆ نووسینگە و نوێنەرایەتەکانمان لە شار و شارچووکانی کوردستان پرۆژەکانی ئێمە دیارە خۆی بینێتەوە لە پرۆژەی دارایی کە ئەمە زۆر گرنگە چونکە ئاسانترە گاتە هەژارەکان سەبەتەی خۆراک کە ئەمە زۆر پێویستە چونکە خی پرگار زۆر تەئکیدی لێکاتەوە لا تەحاضون علی طعام المسکین خی پرگار زۆر تەئکید لەسەر ئەم جانبا کاتەوە پێم خۆشە خێرخوازان دڵیان پێ خۆش بێ کاتێک کە سەبەتەی خۆراک ئەبەخشن خاڵێکی تر ئێمە پرۆژەی ماتۆڕی بارمان بۆ کە الحەمدوللا ئەمساڵ ئەتوانم بڵێم لە 16 زیاتریش بەخشراوە کە لە ڕێگەی خێرخوازانەوە هاتووە خەڵکێکی تری زۆر ناوی نووسیوە داوامان وایە کە خێرخوازان بێن بەدەمەوە بۆی کە ئەو خەڵکەی تریش مستەفید بن لە ماتۆڕی بار. ئەوەی ئەم ساڵ جیای کاتەوە لە ساڵانی تر توانیمانە سوپاس بۆ خی پەروەردگار کە بەخشین بۆتە ڕێکخراوێکی نێودەوڵەتی دەستگایکی نێودەوڵەتی توانیمانە لە دەرەوە دەستی ڕێکخراوەکانی تر بگرین لە ناوخۆ پرۆژەی پێ بکەین داواکارم لە خێرخوازان ئەو ڕۆژانەی کەماوە خێرخوازان هاوکارمان بن بەدەمەوە بێن چیتر ئیحراجی لە ئەو خەڵکە هەژارە نەبین چونکە بەڕاستی جاری وا هەیە لە تەریقیان ناتوانین جوابی هەژار بینەوە کە ئەوە زۆر بۆ ئێمە ناڕەحەتە بەڕاستی خێرخوازان نەتوان ئەو کلێنەمان بۆ پڕکەنەوە. سودمەند بووان سوپاسی بەخشین دەکەن و پێیان وایە گەر بەخشین پشکی هەبووە لە بەڕێوەبردننی وڵات هەژار و لێقەوما و نەدەما. دەستخۆشی لە بەخشینەکەم ئەوەی بەخشین بۆ فەقیر و هەژار و نەدار و بێباوکەیکە هیچ حیزبێکی تر نایکە ئەوەی بەخشین بەس لە ڕێی خۆرخوازیەوە کە ئەم یارمەتیاکە ئەگەر بێت و شتێکی بەدەست بێ لەوەیە بەخشین یعنی فەقیر و هەژار نەمێنێ لە هیچ شار و شارۆچکەیە دەستخۆشیان لێکەم و زۆر سپاسیانەکەم خوایە بخاترە و قورعانە خوا جەزای بە خێریان بداتەوە شەنێ لا لەم خەڵکاکەن و خوا ئەم نەلایەن لێ بکاتەوە. زۆر مەمنونمانم خێرتانتە بنووسێ وا چاوتان بەمانەوەی گەلێ مەمنونتانی پارەدارم هەموو جارێ ئاو بۆمان بنێرن خێرتان بنووسێ دەستخۆشی لە گشتانەکەم خێرە و کەسەش بنووسێ کە یارمەتیمانەدا خێرەوانش بنووسێ کە تەوزیعەکەن و بەسەر ئێمە بەسەرەکەین گەلێ مەمنون گشتیانم ماڵیان ئاوا خوا بیان خاتە بەر جەزای قیامەتیان ئیشەڵڵا ئێوارش لە عەنفتارە لە بیریان ناکەن. دابەشکردنی ئەم هاوکاریانە لە چەمچەماڵ تەنها وێستگەیەک بوو لەو پرۆژە فراوانانی کە دەستگای بەخشین دەیەوێت لە ڕێگەیەوە زەردەخەنە بۆ سەرلێوی هەژاران و ئاتاجەکان بگەڕێنێتەوە. ڕەبین محەممەد کەناڵی پەیام چەمچەماڵ.